میوان مهنا دکتر شیرزاد احمد پسپور سقامگیری و گشه پیدانا دارایو و رئیسدار اردلان احمد پارێزەر و ڕاوێژکار هم خێر هاتن کاک اردلان کاک دکتور دیارە دراوێ سەختە حتا ڕادەیەکی دەم بوو دەمی زێدەتر بیتێ بەحەزکردن نهاژی زێدەتر بەحسە لە ناوە بازارên عێراقێدا ئەگەر جواب بپرسم دکتۆر دەوێ دەمێدا بۆچی ئەف زێدە بوو نادراو di nava عێراقێدا ڕۆ دەدا و دێ چ مەترسیاوێ هەیە؟ بەڵێ زۆر سپاس بۆ پرسیارەکە بۆ میواندارێکە دوو هۆکاری سەرێکی هەیە یەکیان ناسەقامگیری ئەمنی ئاسایش و دووەمیان ناسەقامگیری سیاسی هەردووکیان کاریگەریەکەنە سەر ئەو کەسانەی کە دراوی مزەوەر یان فەیک دروست دەکەن و دایانەوە سەغی بکەنەوە لەبەر بەرژەوەندەکانی خۆیان ئەو دوو هۆکارە هۆکاری سەرەکین هەروەها هۆکارێکی لاوەکیش هەیە کە زیادبوونی ڕێژەی هەژاری ینی واکە خەڵکەکان بەربەنەبەر ئەوەی کە بیانەوێت دراوێکی بڵێ فەیک بەکاربێنن یان مزەوەر بەکاربێنن لە بازاردا بەڵێ دیتنەوە خەڵکی ئاساییە بڤی کارێ دەستگەشتنا bi diravê sexta û derbaskirinayê بۆ عێراقê yan drûstkirina wî di nava عێراقê de radibe yan kesên din li pişt hene بەپێی ئەو زانیاریانەی کە هەیە خەڵ لە عێراق بە تایبەتی خەڵکێکی ڕێکخراو منەظەم کەواتە دەسەڵاتیان هەیە هەم لە دەوایرەکانی دەوڵەت هەم لە موسساتی حتا قانونیش دەستیان هەیە لەگەڵیاندا ڕێگە خۆشکردن بەوەی کە ئەم دراوە بێتە ناو بڵێن بازنەی ئابووری عێراقەوە هەرێمی کوردستان یانێ هەمووی بەیەکەوە بەڵام تاکیز خەڵکێکە کە دەتوانێت کاریگەری هەبێنی بە بڕێکێنێتە ناو بازارەوە ئێوێ ساقی بکاتەوە بۆی وەکو جەنگێکی ئابووری و هۆکاری کەش لە دوایدا کاک ئەردەلان هونژی بێ پشڕاستکەن لە گووری ئەو مامەڵەیان گولگەل خەلکی و ئەو کەیسێن تێنە بەردەستە هێنگون دبینن و دزێدەبوونێدایە سکاڵاکردن لەسەر دراوێن سەختە di nava بازاراندا بەڵێ بێگومان ئەو بابەتە پێم وابێ هەر لە عێراق نییە لە زۆر دەوڵەتەکانی دیکەشەوە بابەتە هەیە بەڵام لای ئێمە زیاترە لەبەرەوەی ئێمە زیاتر چەکێکی سیاسیە بەکاردێ بۆ داڕمانی اقتصاد یاخود ئابووری عێراق زیاتریش لە دەوڵەتە دراوسەکانە و داخلی عێراق دەوێت بەداخڵەوە کە ئێمەش وەکو هەرێمی کوردستان پشکێکی بەر ئێمە دەکەوێت کە دێتە ناو هەرێمی کوردستان بەڵام مامەڵی گەورەی زۆر پێوە ناکرێت ئەوەی زیاتر لە دادگاکان هەیە مەبلەغی گچکەیە یاخود هەندێک پارەی زۆر کەمە $200 $1000 زیاتریش دۆلارە وەک دینار مامەڵەی دۆلار زیاتر ساختەی پێوە دۆلاری ساختە زیاترە وەک لە دینار دیناریش هەیە هەروەکو باساویە گەلک بەحسا 25,000 دیناریش بەداخەوە ئەسکاڵێن نور سەرێ بەڵێ هەیە سکاڵە لە دادگا هەیە لەسەر 25 لەسەر 10,000 تەنانەت 5,000ش 5,000 ساختەش هەیە و 10,000 ساختەش هەیە و 25 ساختەش هەیە ئەوانە هەمووی هەن بەڵام هەندێکیان بۆ مەرامی تاکە کەسیە کەسێک کە لە شوێنێک لە حتمما سەرەتای دروستبوونی دراوەکە بە نیەتێکی سیاسیە دەوڵەتێک دروستی دەکات دەبێت واتە لە ناو عێراقدا دروست ناکرێتن دکتۆر ئێوەشەوە پشتاز دەکەنەوە لە ناو عێراقدا نیە ئەمەژە بەوات کرد کە بێتە ناو بازنەی ئابووری وڵاتدا لە دەرەوە زیاتر ئەمە چاپ دەکرێتن لەبەرەوەی وەک دکتۆر ئاماژەی پێدا هەندێک ینی زروفەکە ڕەخساوە بۆ ئەوەی ئەوانەی کە دەیانەوێت دراوی ساختە لە عێراق بڵاوکەنەوە دەتوانن لە ناو عێراقیش چاپی بکەن و بڵاویکەنەوە و حاڵەتی وا هەبوو دەستگیر کرا و جیهازەکانیشان دەستی بەسەردا گیرا بوون بوورە وابزانەوە پرسیارە تەوجیهی دکتۆر کرد بەس ڕاستی هەیە ئەو شتە هەردوو لایەنەکە دروستە لە ناو عێراقیش حاڵەتە بووە و لە دەرەوەش زیاتر ئەوە دروستەکەی لە دەوڵەتە دراوسەکان بۆ لێدانی ئابووری عێراقا و بۆ لێدانی شکۆی سیستەمی دارایی سیستەمی ئابووری و کۆی سیستەمی ئەوەی لە عێراقدا هەیە وەکو حکوومەت دانوێت لی بدەن ڕاستی چکە کاریگەری ئابووری بە دوای خۆی دادێنێ کاک ئەردەڵان ئەبێ شکایەتات کەن زێدەتر کینە
يعني کەسی زەر ئەون کوم مەبلەخێکی تا بەحسا مەبلەخ کرد ئەگەر دلار بێت حتا 100 دلار 200 دلاری ژە هەیە مەبلەغی گەورەتر بەزەگەر شێ. بەحسا دینار بکەین مەبلەخ چەند حتا چەندێ زیاترن کینە مەبلەغی دینارەکان ئەوەیە کە زیاتر دەیانەوێت لە ڕێگای نەک ئەوانەی کە دەچن چونکە نووسنگەکان شارەزان دراوی ساختە لە دراوی ڕەسەنجا دەکەنەوە ئەوانن کە مەسەلەن دەستگێڕن زیاتر ئەو دراوە ساختەیە بەدەستەوە دەگرن بۆی کە ئەوانەی کە دەیانەوێت بێن پارە بگۆڕنەوە بەو پارەیە دۆلارەکان لێ وەردەگرن بەو پارەیە بۆیان دەگۆڕنەوە لە مامەڵاتی دیکەش لە ناو کۆمەڵێک سەفتە پارە سەفتەیەکی تەزویر دادەنریا لە ناو سەفتەیەک تەزویر مەجموعەیەکی ساختە دادەنرێ جۆرەها فێڵ هەیە و چەندە یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 سزای زۆر قورسی بۆ ئەو بابەتە داناوە و 19 مادەی تەرخان کردو لە مادە 280 تا 298 ئەو مادانە هەمووی تایبەتن بە ساختەکردن بە تایبەتی مادە 282 سزای 5 ساڵ تا 10 ساڵ بەندکردنی داناوە بۆوانەی کە مامەڵە بە پارەی دراوی ساختەوە دەکەن یاخود بەکاری دەهێنن یاخود دروستی دەکەن یاخود بانگەشەی بۆ دەکەن ئەوانە هەمووی سزا دەدرێن سزاکان زۆر قورسە بەڵام لێرە ئێمە دادگاکانی ئێمە هەندێک ڕەچاوی زیاتر دەگەڕێت سەر مادە 284 کە سزاکەی سوکترە لە 6 مانگ تا 2 ساڵ لەبەرەوەی خەڵکانی ئێمە شارەزانین لە مەسەلەی دراو مەسەلەن کەسێک دەستگیر دەکرێت 100 دلار لە سوپەرمارکێتێک لە بازارێک 25,000 پێ یا 100 دلاری ساختەی پێەیە بەکاری دەهێنێت 100 دلارە ساختەکە هەندێک جار علمی پێی هەیە کە ساختەیە بەس ئەو وەری گرتووە ئەوش لە کەسی دیکەی وەرگرتووە بەبێمە بەس مەسەرەن کاتێک پارەی گۆڕیەوە وەری گرتووە 100 دلارەکە لەسەر ئەو ماوەتەوە مەجبورە لەبەرەوەی دەخلیشی مەحدودە لەوانەیە ناچار بێ بۆی کە خەرجی بکە دەستگیر دەکرێەوە سزای خۆی هەیە و هەندێکیشان هەیە ئەو کاتەش کە خەرجیشی دەکات تێشتە نازانێت کە ساختەیە بۆیە دادگا هەندێک نەرمی دەنوێنێت لە بەرامبەرەوانەی کە بە نەزانی دراوە ساختەکان بەکاردێن و ڕێژەی دراوەکەش کە بەکاری دێنن ڕێژەیەکی کەمە زۆر باشە کەواتە دکتۆر دامەزراوە داراییەکان و بانکی ناوەندی پێویستە لەم حاڵاتانەدا چ ڕێکار بگرنە بەر بۆ ئەوەی زیاتر نەبێتن ئەم دیارتەیە بەڵێ بە دڵێیەوە وەکو جنابی پارێزەر باسی کرد کە لایەنی یاسایی ینی عقوبەی دارایی یانەوە تا بەسجن ئەوە یەک دوو ئەوەی وتمان بانکی مرکزی ئەگە بێت و بانکی مرکزی جیهازی ڕقابی هەیە دامەزراوەی چاودێری هەیە چاودێری ئەو دراوانە دەکات کە دێننەوە عێراقەوە دەبێت چاودێریەکە بەهێز بێ و بە ئامێری نوێ ئامێری پێشکەوتو بتوانێت کۆنتترۆلی ئەو دراوانە بکە کە دێتە ناو سیستەمی ئابوووریەوە لە هەمان کاتە وەگو حکوومەت وەکو دەستگاکانی ئاژانسەکانی هەواڵگری ئەوانەش ڕۆڵێکی گرنگ ئەگێڕن و ئەبێ ڕۆڵێکی گرنگ بگێڕن باشە گرنگیدان بە کارتی بانکی لە عێراق و لە زووە دەڵێن و باز لەوە دەکرێتن کە کارتی بانکی لە عێراق زۆر لە دواوەیە ئێستا باسی گرنگیدانی زیاتر دەکرێتن ئەمە پێشخستن و گرنگیدانە بۆ ئەم حاڵاتەنە تا چەند پێویستە و کە هاوکار بێتن بۆ کەمکردنەوەی دراوی سەختە بەڵێ زۆر سپاس هەم لە دوای 2004ەوە کە قانونی برێمەر دەرچوو لە مادەکانی 50 51 52 53 هەر هەوانە باسی ئەوەی کردووە کە چۆن عقوبەی ئەو کەسانە بدەن کە دراوی سەختە دێن ئەمە بۆ چییە بۆ ئەوەی لێدان لە سیستمی ئابووری نەبێ باشە سیستمی ئابووری بۆچی پێویستی بەوەیە یان سیستمی بانکی بۆ پێویستی بەوەیە کە ئێمە ئاڵێن بەرەو پێشچوون ڕۆشتوانە بۆ پێویستی بەوەیە کە دراوەکەی بپارێزدێت کەواتە دراوی ساختە کاریگەری خراپی هەیە لەسەر ئابووری باشە وتمان ئەگەر بێت و ئاژانسەکانی هەواڵگری و بانکی مرکزی هەموو ئەوانە بەیەک دەستکار بکەن بۆ ئەوی دراوی ساختە نێتە ژورەوە بۆ ناو ئابووری وڵات مەبەستەکە ئەوەیە کە کاریگەری ئابوووریەکانی دروست نەبێت کاریکە ئابوووریەکانی چییە نەبوونی سیقا ئەو وەختە سیقا نامێنێت کە کەسێک شتێکە کڕێ دڵنیانیە لەو پارەی وەری دەگرێت ئایا ساختەیە یان ساختە نیە لە هەمان کاتە ینی دڵنیایی لای مستەسمیر کەمە کاتەوە باشە چکە ئەمە وتمان هۆکاری چیە هۆکاری ناسەقامگیری سیاسی و ئەم نییە سیستەمی بانقی ئەگەر بمانەوە بەرەو پێشی بین وەکو جەنابەت باس کرد پێویستە هەموو ئەو ڕێکارانە
بەرجەستە بکەین و لە ڕۆژانەدا تطبیق بکرێت جێبەجێ بکرێت. ممکنە لە عێراق شتێکی وا بەردەستە بکرێت ئەو هەموویە؟ ڕاستی ممکنە ئەوە لەسەر دڵسۆزی و تا چەند ئەتوانن ئەوان بەپێی ئەو دووخی کە دەبینی لە نزیکەوە زەحمەتە. وەکە پسپۆڕێک سەیری دووخی دارایی و ئابووری عێراق دەکەیت. زۆر زەحمەتە وەکوەوەی لە کاتێکدا ببوورە باس لەوەتان کرد کە کەسی گەورە لە پشت ئەم دراوە سەختانەدا. بەڵێ بە دڵنیاییەوە ئەوانە منەزەماتی ڕێکخراون کە ئەو ڕێکخراوانە ینی زەحمەتە بەریان پێ بگری ئەگەر بێت و ئاژانسەکانی هەواڵگری و حکوومەت هەموو وەکو یەک دەست کار نەکەن لەنا ئابووری وڵاتە زۆر زەحمەتە توانین ڕێل لەو بانجانە بگریت کە ئێمە ئەگەر جای بکەینەوە کاک دکتۆر لە کوردستان لەگەڵ دەرەوەی هەرێمی کوردستان جیاوازیکی زۆر هەیە چونکە ئەو ساختەکردنی دراوە بۆ شێوە منەظەمیە لەناو کوردستان زۆر کەمە چونکە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگاکانی هێزەکانی ئاسایشی ناوخۆ کۆنتترۆلێکی زۆر باشیان کردووە بەڵام ئەو ناسەقامگیری کە هەیە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە کە بەداخەوە لەوێت هەم بەدەستهێنانی کە لە دەرەوە دێت لەوێ ئیستیعاب دەکرێت وەردەگرێت دوایی دابەش دەکرێتەوە هەم هەندێک جار هەر دروستکردنەکەی لە ناو عێراق دروست دەکرێت و دابش دەکرێتەوە کە دابشکرا کەسێک هەیە پێی نەزانێ بە ئەنقەس دراوەکە کەوتوتە بەردەستی بوونەوە من ملیونێکم وەرگرت نەمزانی سەختەیە و هاتمە ناو کوردستان و لە ناو بازارەکەیدا اینجا زانیم کە زانیم یەکەم هەنگاو چییە کاک ئەردەزانیت ئەگەر تۆ بچووکە باس لەوەشت کرد ئەگەر 100 ینی 25,000 دینارێکی سەختەش پێم بێ لەوەنێ خۆم تووشی بێگومان تووشی لێ پێچینەوە دەبی و سزادانێکی دروستەکە چیە زۆر جار حڵاتەنە دەڵێن باشکایەتیش نەکەم بەس سەر ئێشەکە بۆ من نەبێ ئێمە ئەمەش ناکرێت ڕێگای دروستەکە ئەوەیە کاتێک تۆ هەستت کرد دراوێکی ساختت وەرگرتووە پێویست وایە بە زووترین کات خۆ بگەێنتە بنکەیەکی پۆلیس دادگای لێکۆڵینەوە هەیە لێکۆڵینەوە دەکاوە ئەو کەسەی بێگومان تۆ لە دەستێکت وەرگرتووە دیاریکردنی ئەو نقطەیە کە تۆ لێ وەرگرتووە لەو بابەتەش هێزەکانی ئاسایشی ناوخۆ دادگا لێکۆڵینەوەیکی نهێنی و زۆر بە پەلەو خێرا دەکات بۆ گەیشتن بەدەست ئەو دۆستانەی کە پارەکەی لێ هاتووە بە تایبەتی ئاسایش دەستگاکانی ئاسایش دێنە سەرخەت و بە زووترین کات هەموو ئەو دەستانە دەگرن کە ئەو دراوەی جەنابەت لە یەکێکت وەرگرتووە کە ئەو وەردەگیرێ ئەویش باز دەکات کە لێک یعنی تەواوی ئەو باندا دەستگیر دەکرێن لە ماوەی زۆر کووردا الحەمدولillah لە هەرێمی کوردستان بۆیە تەعامل پێکردن بە مەبلەغی گەورە لە هەرێمی کوردستان زۆر کەمە ئەوەی کە هەیە وەک باسم کرد بڕی کەمە لە پارە و ڕێگریکردنیش لەو بابەتە کاتێک تۆ خۆت هەواڵتدا هیچ سزایەک چاوەڕێی تۆ ناکا و بێگومان دادگا بەوەتان بەڵام ڕێگریکردنەوەی چۆن ڕێگری بکەین لەوەی کە ئێمە دراوی ساختە کەم ببێتەوە ئەوکو هەموو دەوڵەتانی دنیا ئێمە کارتی بانقی بەکاربێنین لەو هەنگاوانە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێکی باشی ناوە لە ڕێگەی هەژماری من تۆ دەتوانی ئەوە بکەی وە کارتی بانقیشت هەیە لە هەر شوێنێک بتەوێ ئەو موچەی کە هەتە دەتوانی بە کارتی بانقیەکەت بەکاری بێنی و خۆت لە دراوی ساختە بپارێزی و عێراقیش ئێستا هەنگاوێکی زۆر باش و گەورەی ناوە بۆ سەرجەم موچەخۆرانی عێراقی و هەرێمی کوردستانیش وەکو بەشێک لەوان دەبێ هەمووی کارتی بانقیان هەبێت لە ڕێگای کارتی بانقی ئێمە فێر بین مامەڵە بازرگانیەکانمان تەنانەت مامەڵەی ڕۆژانش بە کارتی بانقی بکەین بۆی خۆمان لەوە بە دوور بگرین کە ڕۆژێک لە ڕۆژان دراوێکی ساختە بە نەزانی یاخود بەوەی کە ئێمە ئاگامان لێ نەبێ لەسەر ئێمە ساغ بکرێتەوە و تووشی کێشە بین پێ باشە گەلێک سپاس ڕێزدار ئەردەلان ئەحمەد پارێزەری ڕاوێژکار سپاس بۆ ئامادەبوونەوە سپاس بۆ ئامادەبوونەوەژی دکتۆر شێرزاد ئەحمەد پسپۆڕێ سەقامگیری و پێشخستنە دارایی ماندوو نەبن.